ئامادەکاریەکانە بۆ ئاهەنگی نەورۆز لەسەر قەڵای کەرکووک. هەرچەندە هەوڵ درا کێشە بۆ کردنەوەی ئەم یادە دروست بکرێت، بەڵام حیزب و لایەنە کوردستانیەکان جگا لە پارتی لە شارەکە دەنگیان یەخست و هەمووان سوور بوون لەسەر ئەوەی دەبێت بێ هیچ مەرجێک ئاهەنگ لەسەر قەڵا ساز بکرێ و ئاگری نەورۆز بکرێتەوە. لە ئێستاشەوە ئامادەکاریەکان دەستیان پێکردووە. سەبارەت بە بەشداربووەکان کە لێرەن هەڵبەتە هەموو حیزبە کوردستانیەکان بەدەستە جەمعی لێرە بەشداری کردنەوەی یان بەڕێوەبردننی ئەمە ئاهەنگەن هیچ جیاوازیەک و یا هیچ دووبارێکی یا هیچ ناحەزیەکی تا ئێستاتیانە، بەڵام پێش ئەوەی ئەم ئامادەکاریانە بکرێت کۆمەڵێک قسە و باس لەم لاولاوترا چ بەوەی کە هەندێک نووسراوی بێ بنەمە یا هەندێک نووسراوی بێبایەخ دەرکرا مەژۆک و نەتەوەی کورد هیچ جیاوازیەکمانە لە نەتەوەکانی تر و هەموو بۆ نەو یادەکانی خۆمان بە پیرۆزی خۆی پیرۆز دەکەین، چاوەڕوانی ئەوەش ناکەین نە کەس ڕێمان پێدا و نە ئیزنیش لە کەس وەرگین. ڕووی تەکنیکی و هوەریەوە ئێمە ئامادەی تەواومان کردووە و لە ڕووی ستەیج و سیستمی دەنگ هەموو شتێک ئامادەیە. سبەینێ چاوەڕوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەتایبەت خەڵکی کەرکووکەکەین کە ئامادەیان هەبێت لەسەر قەڵا و ئەم ئاهەنگش بە بەشداربوونی چەند هونەرمەندێکی گەورە بۆ نمونە هونەرمەند نووری گەرمیانی و هونەرمەند یادگاری خالیدی و هونەرمەند جاسم چوچانی ئەمانە هەمویان لێرە ئامادابن. بەڕێوبەرایەتی پۆلیسی کەرکووک ئەرکی پاراستنی ئەمنیەتی ئاهەنگەکە لە ئەستۆ دەگرن و پلانیان داناوە بۆ ئەوەی بەشداربووان بتوانن بێ هیچ کێشەیەک خۆشی و شادی خۆیان دەرببڕن. ڕۆژی بیستێمە ئاهەنگێک ژێڕن خەڵکی لە بەردەم قەڵا و لای فلکەی ئەخوانەوە بنین بەرەو بەردەمی مۆڵەکەی ڕەحیماوە. ئێمە ئەو شۆنانەمان هەمووی ڕێگاکانمان گردۆتە بەرتا ئەو ئیشکالێک نەبێ و مشکلە ڕوونەدا لەوێ داواکارین بۆ هەڵاتیانەوەی کاریانە و ئیشیانە ڕێگایەتر بگرنە شۆن لە بەرەوەی ئەوەیە خەڵکان دێن بۆ ئاهەنگگێڕی سیارە بە قەدەغەیە بە هیچ جۆرە ڕێت نابێ. داواکاری نە هاوڵاتیان ئەوانی کەوا کارێکیان هەیە دوای 12 نیمەڕۆ بۆ ڕێگایانە ڕۆن حتاکو ئەو ئاهەنگگێڕانە تەواو بێ. ئەوانەی کە خەڵکشە دێتەوێ بە پیادە زۆر بە ئازادی دێ داواکارین ئەو ئاهەنگە بە شکرێکی زۆر حەضاری و جوان بڕاتە ڕێوە ئیشکال نەبێ. ئێمە هەموو هێزەکانمان لە ئامادە باشیان و بەڕێبەری پۆلیسی کەرکووک خۆی سەرپەرشتی پلانەکە ئەکا و لە شۆنی ئاهەنگەکانش مەوجودە بێ. ئەم ئجراتانەمان وەرگردۆ بۆ پاراستنی خەڵک. ئێمە 3 ژمارەمان هەیە ڕاستەخۆ هاوڵاتیەتوانێت پەیوەندی بکە بەبێ بەرامبەرشە لەسەر هێڵی 113 و 345 هەمان شت هێڵەکەی مدیرەتی نەژدەش کراوەتەوە ئەوەش 104 ئامادەی هەر حاڵەتێک بوو ئێمە جێبەجێ ئەەکەین. لێرە لەسەر قەڵای کەرکووک ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی سبەینێ ئاهەنگی سەری ساڵی کوردی و ڕزگارکردنی کەرکووکی قودسی کوردستان بکرێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوبەشی ئەو حیزب و لایەنە کوردیانەی کە لە کەرکووکمانەوە و هاوڵاتیانیان لە ڕۆژە سەختەکاندا جێنەهێشت دەیانەوێت لێرەوە مەشخەڵی ئاگری نەورۆز بکەنەوە و ئەوە بەگوێی ناحەزاندا بدەن کە هیچ کەسێک ناتوانێت سنوور بۆ ئازادیەکانمان دابنێت. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک.